بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت. هاتووین لە دەمی هەڵەبجەییەکانەوە لە دەستی یەک لە دۆخی کەرتی تەندروستی بپرسین و وەڵامی پرسیار و داواکاریەکانیان وەربگرینەوە. ئەگەر دۆخی کەرتی تەندروستی دۆخێکی باشە باسی یەکەین وی خەینە ڕوو. ئەگەر خەلەل و کەم و کوڕی و گلەیی و گازندە و داواکاری و نیگەرانی هەیە بە هەمان شێوە لە دەمی هەڵەبجەییەکانەوە وەری دەگرین و بۆ ئێوەی دەگوێزینەوە. لەگەڵمان سلام علیکم. بەڵێ عزیزان هەر بۆ قسەکردن لەسەر دۆخی کەرتی تەندروستی لە هەڵەبجە ئێستا لە چایخانەیەکین لە ناو هەڵەبجە بە سوپاسەوە لە خزمەتی مامکاوین بۆی هەندێک گفتوگۆی لەگەڵا بکەین. مامکاوە دۆخی کەرتی تەندروستی ئەوەندەی ئێوە ئاگاتان لێ لە هەڵەبجە بەو شێوەیە وێرانە کە باسەکرێ یان بەو شێوەیە بێعیب و کەم و کوڕیە کە باسەکرێت چۆنە دۆخەکە؟ وەڵاهی ئەمڕۆ حاڵی حاضر پڕ بەسەر ئەوەی نەخۆشەکەوێ لە هەڵامەتەوە بەناو ئێمە خەستەخانەمان هەیە هەر تەواوی باسی تەواوی بکەین ئەگەر بچیتە تەواویەکە لە دکتۆرەکان هینی ئەم تازانەیە کە دەستی پێکردووە یەکی دەنێک حەبە دەست ناکەوێت هەرچێکیش بۆ بنووسن ئەڵە بڕۆ لە سەیدەلیەکان وەریگرە بەس سەیدەلیە خەڵکەوەی خەڵک دەرەوەی بازار بەڵێ لە تەواویەکە هیچ شتێک نییە. واتە ئێستا خەڵک لە هەڵەبجە ئەگەر تووشی نەخۆشیەک بێت خۆشیەکی لە ناو هەڵەبجە ناچنە باوەڕ ناکەمەوەی تۆ جێ دەستی بڕوە باوەڕ ناکەم لە هەڵەبجایەکی ماری خۆی بکە چونکو نایزانن ئەوەی تۆ پێویستە بۆ ناکرێت و بە جوانی نایەن بەدەستەوە مەجبور بچیت مەبلەغە پارە بەری لەگەڵ خۆتە ئەگەر سوڵ و ساقەر ڕێکرد بێ بچی لە عیادەکانی سلێمانیا سەرفیکەیت دکتۆری سلێمانی بە 2 سەعات بەدیاتەوە قساکە لێ دەپرسێت چیتە چی و نییە. ئێرە من نەمدیوە عیادا 100 نەفەر عیلاج بکە ڕۆژانە ئەیادە دانیشی 100 نەفەر ڕقەمی 100 نەفەرە باتێ 100 کەس ببینی 100 کەس ببینی ئاخر دکتۆر کە 100 کەس بینێ کەواتە هیچ نبینی هیچ نازانێت لەبارەی نەخۆشەکەی خۆیەوە. خۆت متمانەت هەیە بە کەرتی تەندروستی لە شارەکەت؟ ئەسڵەن تا سەحەبێکم نەخواردووە ئەوەی من نەخۆشیم هەبێت لە ناو هەڵەبجەیە خۆمەچم لە سەیدەلیە حەبەکە وەرەگرم وەڵام لە دکتۆرەکە باشە. ئەوانەی نەخۆشی درێژخایەنیانەیە ینی بابەتێکی دیکاوەیە بۆ نمونە من دۆست و هاوڕێی خۆم هەیە ئەڵێ کەسی خۆم نەخۆشە مانگانە بۆ نمونە چەوری خوێنە نازام شەکرەیە چییە ئەڵێ وەکو پێویست دەرمانەکەی بۆ دابین ناکرێت ئەمە شەر بابەتێکی ترابێت لە بازاری دەرەوە بیکڕی. هەموو جارێ من یەکیان خۆمم شەکرەمە لەوانەیە بڵم 5 مانگی جەبێ حەبم وەرنەگرتووە ئەچم خۆم لەو سەیدەلیە حەبەش بۆ کار چیە ینی تۆ خۆت ناڵی یان نییە حەبەکە نییە یەک نامێنێ یعنی وەکو چۆنەڵی پیشانە دێن و بەس نامێنێ. باشە من بەرنامەکەم ناوی داواکارە بەڵێ داواکاریەک دوانت هەبێت چییە بێت سەبارەت بە تەندروستی؟ وەڵی داواکاری ئەمە چیە؟ داواکاری ئەمەوەیە تۆزێ زەمیر و ویژدان بەکار بێننەوە دکتۆرانە ئەم خەستەخانانە تۆزێ ویژدان بەکار بێنن کە خەڵگە چێ بۆ لایەن لە سەیدەلەکانی خۆیانە دەرمانەکەی بنێ چونکو من کە ئینسانێک بم بتوانم نەخۆشی خۆم چارەسەرکەم ناچمە خەستەخانە وەکو برایەکی باش دەرمانەکەی بنێ لە خەستەخانەکەیە نیوە چڵیش بیێنێ هەر باش لێکە با ئەوەنە خەڵک بێدەرەتان نەبێت. فەرموون بەخێر بێن سەر چاواتن یاخوا بەخێر بێن. کاکە سالار با لە جەنابتانەوە دەست پێ بکەم. من بەدەر لەوەی قسەی بەرپرسەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە وەرەگرم حەزەکەم هاوڵاتیەکانیش قسەم بۆ بکەن بۆ ئەوەی واد نەکەوێتەوە کە بڵێن بۆنەوە تا ئێستا من لەم چایخانە دانیشتوم
جەنابتان مامکاوە ئەم پیاوە بەڕێزاتوە داواتان کردووە یان پێتان خۆش بۆ کە داواتان لێکراوە قسەمان بۆ بکەن دۆخی کەرتی تەندروستی لە هەڵەبجە چۆنە لە چه ئاستێکایە؟ وڵایی لە ئاستی سفرایە مەیە دووەمیش ئێمە من بە نسبەت بەشی مناڵان قسەکەم خۆم خێزانم لەم ماوەی پێشوا هین بووە باش دکتۆرێکە بوو لەسەر کێسی منیش باش بوو عقوبەیەکیاندا یارە بە منی بردم بۆ عادەکەی وتی ئەمیارە نەیگەین سلێمانی عملیاتی بۆ بکەم بە 750,000 لای خۆی لای خۆی یا مناڵەکە و لە دەسی یا خێزانەکە و وتم نای بەمە سلێمانی بەمە ئەوەی خەوێنە باشە لە هەڵەبجە یان توانی هەمان نەشتەرگەری بۆ بکەن یا بەس مەبەستەکەەوە بوو پارەکەت بۆ پارەکە بوو هەر لە هەڵەبجە کردی هەر لێرە هەر لێرە کردی بەڵام بەچی بە 300,000 من خۆم ئاگادار بووم کە 300ەکەی ژۆرە گرمو بەڵام هەروام کرد شتەکە چاکم بردمە خەسخانە دوای دوو ڕۆژیش نەهاو بە دەمیەوە ئەم ئافرەتە نەخۆی مردە مناڵەکەیشم الحەمدولillah دوای ئەوە هاو سەر عەمەلیات بوو کارگوزارێکی لە بەردەسا بوو ناردی وتی ئەمە دیارە مێشتی ئین نییە بەراوە خۆم پێوتم کار وتی ئەمە مێشتی تەواو نییە بە عەمەلیاتەکەی بۆ بکەین بەڵام پێی بڵێ 300,000 بەس لەبەرەوەی داوای حەقی خۆتت کرد مێشکە تەواو نییە بڵێ 300,000ەکەم دایە خواشایەتە برایەکم لە ماڵە بۆی هێنا 300,000ەکەم دایە و عەمەلیاتەکەی هەر ئەو دەقەت لە هەڵەبجە بۆی کردو من حەزەکەم من قسەیشەکەی فەرموو احترامێ هەر دکتۆرێ چاک بێ لە هەڵەبجان نایەڵن ئێستا مدیری ولادەکە سورکێ و بوو زانیان چاکە و لەگەڵ خەڵکاینەکە لایەن برد لێرە باسیەوە پێوتری ئیمکانیت نییە بۆیە خەڵک لێرە سەری خۆی هەڵەگرێ بەو ڕێگایە بەو هەموو ختورەیە ئەچێ بۆ سلێمانی ئیمکانیەتەکە هەیە ین نییە ینی ویست نییە ئەگینا بیانەوی و هەوەسیان بێ هەوەسیان نیە هەمویان عیادان لە سلێمانی هەیە بە پیاوی بە پارەیەکی زۆریانەوە دەستکەوتێکوانە باش نیەمەوە خزمەتە کاکەزانە دۆخی کەرتی تەندروستی لێرە بە شێوەیەکە کە هیچ خزمەتی خەڵکیان پێ نەکرێ یا بەو شێوەیە نییە بۆ خراپێش من خۆم پێم وایە پێیان نەکرێ بەس خۆیان نایکەن ئەستا تەواری هیچ بۆ ناکەن یەیتە دەرەوە تەنانەت سەیدەلەیەکیشمان نیە ڕووی تێ بکەین ئەنە دوای 12 هیچ سەیدەلێ نیە لە شار لە دوای 12 خودی خۆم من خودی خۆم لە دوای 12 پێویستم بە حەبی زەختە بۆ بەدایکم نەبووە مایە حەسەیدە لێ دوانسیان دەرمانخانەیە تەنانەت تەندروستیم شارەوەی لاتوە بەرنامەیان دانە ناوە ئەم چەند دەرمانخانەیەکمانەیە یەک دەرمانخانە بە 4 ساعتە بێت نییە هەیە دەرمانخانە هەیە بەس ئێشە گرمان نیە من ئازانم دەرمانخانە هەیە واری ئێستا بچۆ ماشەڵڵا زۆر بەس شەو بۆ کاتی حاڵەتێکی تایبەت و مانە هیچ دەرمانخانەیەکمان نیە 4 ساعتە بێت ئەمە مانایترمە باشگەرێکی لی بخەومێ لە دوای 12 وڵایترە ئەبێت تاجیلیکا بۆ ڕۆژ ئەبێت تاجیلیکا بۆ ڕۆژ یا بەش بەخوا بەسە یا بڕۆ بۆ شارەکانی تر یان وەکو کاکزاناوتی بچێ بۆ بە شارەکان یە خەسخانەی ئەهلیمان نیە لەم شارە مانای خەسخانەیەکمان نیە ئەهلی بێ کە تۆ ئەوە تەواری لێو ناپرسێتەوە لەو ناپرسێتەوە زۆر جارباسیەوە کە نەخۆشخانەی ئەهلی نییە لەبەرەوەی هەر پزیشکێ بچێتە نەخۆشخانەی ئەهلیش خەڵکی شارەکە ناچێت شارەکانی ترش هەیە و خەڵکە چێتە لای هەر خەڵکیم شارە ڕۆژانە نانێ بڵم 200 نەفرەچێ و خەسخانەی ئەهلی بۆ سلێمانی ئەگەر لێرە هەبێت و دکتۆری باشمان مۆدانێن چی حەزەکە خۆی با لەو ڕێگە و ترسناکی ڕێگە و خەڵک ڕۆکات و شوێنە خەڵک ڕۆکات خەسخانە ئەهلەکانی خۆمان یەک داواکاریتان وەرەگرم لەم بەرنامەیە چ داواکاریەکتان هەیە ئەگەر هێشتا متمانەتان بەوە ما بێ کە داواکاریەکەتان ڕەنگە جێبەجێ بکرێت داواکاری وەڵای جێبەجێ ناکرێت بە نسبەت کەرتی تەندروست ناکرێت ئەگەر جێبەجێ بکەوت یەک شتە پێ بڵێ بلانە جەناب و بزانی چەند ساڵە خەسخانەی کیماباران دروست کرا لەبەرەوە هیچی تیانە و جیازەکان کەس نادانێت چی لیا و ئێستا کردیانە بە نەخۆشی کۆرۆنا دوو شەلوپەتیان تێ کردو و ئەمە نەخۆشخانەیەکی گەورەیە ئەیکوا عیلاج بۆ کیماباران داواکاری جەناب وەڵای من وەکو خودی خۆم پێم وایە دەسان قەز نیان نەفشاوەرە بە شێوەیە گەورە بێت هەتا بێ ئەیانەیە بچووکیکەنەوە شارەکە بەداخۆ شارێکی چەپە مانای هیچ ڕێگەی بۆ نەکردنەوە کە میوانمان هەبێت لەم شارە مانای بڕۆن هەم لە کەسابەتەوە لە هیچ شتێوە هیچ میوانەکە نییە
کاسبی و ژیان و هەموو شتێکیش بە میوانەوە خۆشە. ئەویشم بیستووە کە ئەشی ئەو تیشکوەمانە بە ڤایبەر و بەوانان بە تەلەفۆن و بە وایە ئەوە گەنجەکانی هەڵەبجەشن ینی من لە ناو هەڵەبجەم نەهاتووم لە سلێمانی و لە هەولێرەوە باسی دۆخی هەڵەبجە بکەم. بۆ 50 کەس بەکارێنن ئیشاعەکە بە ڤایبەر ڕسمەکەیە گرەوەی با لەگەڵ خۆ تایبێت پیشانی دکتۆرەکەی من هەر خۆم وەساوم لەبەرەوەی سەرفی نەکرا هەر خۆم وەساوم تەلەفۆنی بۆ دکتۆرێکی تر کردو لە سلێمانی بۆ وتێتی ئەم دەرزیە بە باڵی یەم یا بە سندیم قورسێ بە باڵیانی دەمار بڵێ بە دەمار تێگەی ئەگەر تۆ دکتۆر بێ پرس بە منەکەی گەورەترین لەسەریشی نووسراوە گەورەترین کێشەی ئەم شارە ئەوەیە دکتۆرە باشەکان دەرەچڕم و مامەکەوە تەلەبەکانیان نێرە فێریانەکەن دروست دەکەن و ئەفڕۆن بەرەو سلێمانی. من زۆر سوپاسانەکەم دیارە هاوڕەیەکی دیکەش باسیەوەی لەگەڵا کردم وتی لەبەرەوەی ئەم شارە بە مەرگەساتی زۆر قورس و گەورەیە تێپەڕیوە و ڕەنگە ئێستا بەراوردێکی ئێستای هەڵەبجە بکەین لەگەڵ هەشتاوەشتە و ئەو دۆخەی لە دوای کۆڕە و لە دوای ڕاپەڕینەوە خەڵکی ئەم شارە بەدەستیەوە ئەناڵێنێ ئەو مناڵانە بە بەدبەختی و بە بۆمباران و بە هەزار نەخۆشی تێپەڕیون ڕەنگە دۆخی دەرونیشیان لە ئاستێکا بێ پێویستی بەوە بێت لەم شارەیە ئەیادەیەکی دەرونی هەبێت لا لە خەڵکەکە بکاتەوە هەموو سلێمانی اینکەی دەرنەخۆشی دەرونی وینیتیانە بەم شارە بگەڕ ئیسە لەم چایخانە لەوانی چواریتیان هەموو هەڵەبجە پێسەویتیایە باشە کەواتە ئێمە پزیشکی دەرونی کلینیکەل سایکۆلۆژی زۆر زەڕورە بۆ شانی بە هەڵەت چێ شان چویتە دەرەوە شانە بەر لە حەریەکی ساقمانزانە پەلامار و نادە یەک کێشەیە من تێناگەم بۆچی عیلاج لە سەیدەلەکانە زۆرە بۆچی لە خەستخانەکە بەی شێوەیە نییە بەچی بۆچی بێ شێوێن ئەمەوە کارێکە بێبێت بۆچی نییە لێ بۆ لێرە مانای نەزانم دەردە دڵی ئێوە و خەفەتی ئێوە زۆر دەمی هەر گەنجەکە ئەلم گەندانە هەر کەسێکی هەڵەبجە بکەیت هەموو جانی خەفەتی ڕاشکاوی و سەراحەتە باسی خەم و نەهامەتیەکانتان کرد سەبارەت بە کەرتی تەندروستی ئەوەشی لەسەر من بێ وەکو پێشکەشکارێ بەڵێنی ئەوادەم کە دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی ئێوە وەکو خۆی بگەێن لە شتان ساغ بێ واجبە لە درێژەی ئەو بەشەی بەرنامەکە کەتیایە ڕای هاوڵاتیان وەرەگرین لەسەر کەرتی تەندروستی لە سنووری پارێزگای هەڵەبجە بە سوپاسەوە دوو میوانی دیکەم هەیە کاکە دیاری و کاگومەر بۆی هەر لەسەر و بابەتە قسەم بۆ بکەن بە ڕوخسەتی کاکدیاری لە حاجیەوە دەست پێەکەم حاجیگیان دۆخی تەندروستی لە هەڵەبجە چ دۆخێک حتا بڵێ خراپە حتا بڵێ کەرتی تەندروستی هەڵەبجە خاتم تەواریەکە زۆر خراپە بەداخ بۆ نمونە من خۆم کەوتمەتە خۆ لە سەربەن لە تەواریەکە پاش 4 ساعات هاتوون بەدەمەوە ئەمە هاتنە بەدەمەکەمە 350 سەقەم کردین 350 لەگەڵ قاچم لەوێ هەر لەوێ بەڵێ ئەوە 350 ئیشدا جاتی چارەسەر ئەوە لەسەر جاتی چارەسەر ئەمە یەک دووهەمینی ئەڵێ بڕۆ لە بازار شتەکان کڕا کە من ڕۆستم بۆ بازار شتەکانم کڕی ئەوەنە دارایان باش بوو ئیتر ئەوم بۆ چییە؟ جەنابتان بۆ پێتان خۆش بوو قسە بکەم ئێوە بەو شێوەیە دۆخی کەرتی تەندروستی لە هەڵەبجە بەو شێوەی خراپە بینن یان ئەزمموی تۆ جیاواز کەرتی تەندروستی هەڵەبجە باشێکی لە چییە تۆ لە سلێمانی کە گەراج کابرا لە سلێمانی بارەکەەوە بۆ نانێرێت تۆ حەوی تەوانی ئێمە بڕۆ بەس حەوی پاراسۆڵی تایە لە هەڵەبجە یعنی حەوی پاراسۆڵ عیلاجی باشمان هەیە بەس کە تۆ نینێرێت تۆ سلێمانی کە ئەو کاکەمەرە لە من ئەمنێرێ بۆ سلێمانی ئەمەلاتە هەڵەبجە ئێستا خۆی پارێزگایە محافظەیە حەقی سلێمانیتان بەچی ئیسەش کارەباکە لە هەڵەبجە لە سلێمانیەوە بە ئێمەیەت هەموو شتێک کەوتە سەر سلێمانیاڵی عادی هەڵەبجە تۆ بیکوژێنەر بۆ من وەکو یعنی ئەو گلەیەشتانەیە کە وەکو پارێزگا تا ئێستا مامەڵەتان لەگەڵ نەکراوە بەس بۆ سیمکارت کڕین لەسەر فۆرمی سیمکارت هەڵەبجە پارێزگای لەسەر فۆرمی سیمکارت کە ئیکڕی هەڵەبجە پارێزگای ئیسەش کارتی نیشتیمانی فۆرمی بایعی لە هیچ دایرێکە ئیش بۆ ناکەن هەمووی پێنەبی دوای ئەوە من وەکو خۆم لە شەید فاتیح عیلاج وەرەگرم دەفتەر بێ باش ئی نەخۆشی درێژخایەن مەبەست نەخۆشی درێژخایەن باشە لە خەستخانەی شەید فاتیح ئەو عیلاجەی کە ئەوەنێ بۆ مانگێ لە 25 ڕۆژە تەواوی نەکەی ئیکسپایرێ تاریخی بەسەر ئەبێ بیخۆی لە 25 ڕۆژە تەواو نەکەن ئیکسپایرێ ئەی یعنی نەخۆش بەم شێوەیە کرێ ماڵی لەگەڵا بکرێن
ئێستا ئەڕۆژ عیلاج وەرگرتنە ڕۆژە تاکان لە شەی فاتح عیلاج وەرەگیرەوە باشە و خەڵکانی لەوێ کۆبنەوە بۆ عیلاج وەرگرتن ژمارەیان زۆرە ینی زۆر یەوێت تا بەرتەکەوێت بەرنامەکە هەر لە دوای ئەم بەرنامەی ئێمە بڕۆ لە شەی فاتح لە بەردەم شەی فاتحە 500 نەفەری کۆم کاکەی وەساو یعنی ئەو دەفتەرێک کە وەریەگری بە 25 ڕۆژ تۆ تەواو نەکەن ئیکسپایر ئەگە فریای 25 ڕۆژەکەی بکەوی ئاتۆ بە ئیکسپایر وەریەگری هەستەکەی ئێمە ئەگەر بیانەوەیەکرێت چارەسەر بکرێت چارەسەر چییە کە تۆ عیلاجە لە سلێمانی کە نەینێرێ بۆ بەچی چارەسەریەکەی دۆخاناکە نییە لە هەڵەبجە بەرنامەکات و خەڵکی هەڵەبجە نایە بۆ بەرنامەکە باشە دۆخی تەندروستی بەگشتی لە هەموو ڕوویەکەوە وەکو هاوڵاتیەکی ئەم شارە نەگوکو دۆخی شخصی خۆت ئەوەی لە ناو خێزان لە ناو بازار لە شوێنی کار بە بەردەوامی گوێت دەبێت دۆخێکە بەو شێوەیە خراپەکە باسیەکەن یا بەو شێوەیەش نیە ئەوەی پیان کراوە کردویانە خراپە کە تۆ عیلاج تەندروستی بەچی تۆ من نەخۆشمە ڕەمە خەسخانە بەچی تۆ بە حەبێکی پاراستۆڵ تایاتی و دەرزێکی پاراستۆڵ بۆ ئەوە نابێ بە عیلاج لە بەردەست دانیشتۆ لە تەواری دکتۆری داما هەر پاراستۆڵەکەی پاراستۆڵ بۆ نەسەر لە بیانی بڕۆ بە عیادە ئیتر خۆ تۆ هەر ئەبێ ئەوە دەست و چاوتان دەستان خۆش بێ و لە شانسار بێ ئازیێتان کێشە هەر لە ناو بازارین لە هەڵەبجە بڵێن کەسێکی دیکە کە ڕەنگە ئێمە هاوڵاتیەکان کە قساکەن بە پێی ئەزمونێکی کەسی خۆی لەگەڵ نەخۆشخانەیەکی هەڵەبجە ئەزمونێکی خۆیەتی یا پێی باشە یا پێی خراپە بە پێی ئەوەی چۆن مامەڵی لەگەڵا کراوە بەڵام من بە سوپاسەوە لەم بەشەی بەرنامەکە میوانداری کاکە نێچیروان ئەمین حەمە ساڵح کە خۆی کارمەندی تەندروستیە و جێگری لێپرسراوی لقی هەڵەبجەی سندیکای کارمەندانی تەندروستیە لە چایخانەکە باسی دۆخی کەرتی تەندروستیان بۆ کردم بەعام خەڵک ڕازی نییە کەرتی تەندروستی بەو شێوەیە خراپ و وێرانە کە خەتێکی ڕاست و شەپی بەسەرابیێنی لە هەڵەبجە سپاس بۆم دەرفەتەکە گەرگار بەڕاستی من ئەگەر بە وجدانەوە ینی بڕیا لەسەرم بابەتە بە مەخسە لەسەرم بابەتە بکەم کەرتی تەندروستی لە هەڵەبجە تا ڕادەیەکی باش خزمەتی بە هاوڵاتیان کرد ئەکرێ ینی کەم و کوڕیەک هەبێ لە نەخۆشخانەیەک لە شوێنێک کەم کەم و کوڕیانە بە تەسەوری من و بەشێکی واقعیشەکە لە هەموو شوێنەکە ئەکرێ کەم و کوڕی هەبێ ئەکرێ کەم و کوڕی ئیداری هەبێ ئەکرێ گرفت لە بەڕێوەبردن و ئیدارە ئەوانە هەبێ بەڵام لە وێنە عامەکەی من بەوەی ئەبینم کە بێوجدانیە بەڕامبەر بە تەندروستی هەڵەبجە بڵی خزمەت نەکراوە لەبەرەوەی لە چەند ساڵی ڕابردوو وەک هەمومان ئاگادارین بە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشخانەکان و ستافی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان بە تەواوەتی کەوتونەتە هەلومەرجێکی زۆر ناڕەحەتەوە تەنی بۆ نمونەیەوەیانە لە قسەکانی خۆیانەوە شت وەربگرم نمونەیەوەیان هێناوەتەوە باسیەوەکەن بۆ نمونە لە فریاکەوتن نەخۆشخانەی تەواری وەکو پێویست بەدەم خەڵکەوە نایان یا درەنگ دێن باسی مناڵبوونیان کردووە ئەڵێت بۆ نمونە زۆر جار هانمانەدەن بۆی بچینە سلێمانی لەوێ مناڵەکە لەدایک بێ لە کاتێکە توانای ئەوە هەیەکە چ لە ڕوە توانە مرۆیەکەوە چ لە ڕوە لۆجستی و ئامێر و ئەو شتانی بەردەستە ئەکرێ بوون ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەڵێن زۆر جار دەرمانەکەمان دەست ناکەوێت ئەڵێ زۆر جار لە ناو نەخۆشخانەیەکی حکومی گشتی چارەسەر ئەکرێن ئەڵێ بڕۆ لە دەرمانخانەیەکی کەرتی تایبەت دەرمانە ینی ئەم خەمانەیە کە باسیە خۆی کاگەرگار داواکاریەکانی ئەمان تاوە داواکاریەکانی ئەمان تاوە بەڵام ئەگەر ئێمە بە چەند لایەنێک سێری ئەمە بکەین و دابشکاریکی بۆ بکەین بۆی هەم بێوجدان نەبین بەرامبەر بە کارمەندان و پزیشکان و لە هەمان کات بێوجدان نەبین بەرامبەر بە خەڵکیش داواکاریەکانی تا ڕادەیەک لە جێ خۆیەتی ئەگەر من لە نەخۆشخانەی فریاکەوتنەوە دەست پێکەوە نەخۆشخانەی فریاکەوتن من پێم وایە خزمەتێکی زۆر ئەکرێت و ئەتوانن ئێمە سێری داتا و ئامارەکان بکەین بزانین ڕۆژانە چەند نەخۆش سەردانی نەخۆشخانەی فریاکەوتی بۆ کراوە خۆشبەختانە چارەسەری بۆ کراوە گەڕاوەتەوە ماڵەوە بەڵام لە هەمان کاتا ئێمە کێشەی نەبوونی پزیشکی پسپۆرمان لە هەڵەبجە هەیە ئەمە چەندی ساڵە ئەم گرفتە تەندروستی هەڵەبجە بەدەستەوە دەناڵێنێ ئەمە شتێک نییە ینی من بتوانم حەشای لێ بکەم بڵێم وانە نەبوونی پزیشکی پسپۆڕێکێکە لە هۆکارە هەرە سەرچیەکان کە
کە نەتوانراوە بۆن منە لە نەخۆشخانە نەبوونی پزیشکی با بڵێن مقیم ئەقدەم کە سەرپەرشتی مقیمەکان کە بە هەمان شێوە گرفتێکی ترە لە بابەتی ئەوەی نیسایی و ئافرەتان و مناڵبوون کە باسمان کرد بۆ بەڕێزان باسییان کردۆگی لە یانە بووە کاک یادگار با مش لە مەشانە ڕازگۆم لەگەڵت ئافرەت لەسەر تەڵەبیاتی خۆی داوای عملیات بکە ئەمە یاسا ڕێگەی پێ نادە لە نەخۆشخانە بکرێت ئەمە یاسا ڕێگەی پێ نادە بەڵام ئەکرێت لەسەر تەڵەبیاتی خۆی بگرێت بۆ منە لە نەخۆشخانێکی ئەهلی داوا بەداخەوە لە هەڵەبجە تا ئێستا نەخۆشخانەی ئەهلیشمان نییە ئەمەیان بۆ کارەکەی چێت لە ژوورۆ باسیەوەکرانی هۆکارەکەی ناچێت ئەسلی بابەتەکە چییە؟ ئەسلی بابەتەکە لەوانەیە چەند بعدە چێ بێ یەکدانە نەبێت یەکێک لەوانە پزیشک نییە پزیشکەمە دووهەم ئەمە خۆتەزانی کۆمەڵێک مەساریفی هەیە تا نەخۆشخانەیەکی ئەهلی بنیادبنی پێویستە یعنی خێرخوازان بێ یان سەرمایه‌دارێک بێتم پرۆژەیە بکە تا ئێستا نەبووە بەڵام تەسەورەکەم یعنی هەبێت ئینشەڵڵا چوە لە هەوڵان چەند بەڕێزێک لە هەوڵان بوو بابەتە یەکی کە لەوە کارەکان نەبوونی دکتۆری بەنجە لە هەڵەبجەیە ئێمە سێ دکتۆرمان لە هەڵەبجەیە دیکە لە خەمەکان گرفتێکی گەورەمان نەبوونی دکتۆری بەنجە لە هەڵەبجە بێ هۆشکار با بڵین سێ دکتۆرمان هەیە بەڕاستی فرێ هەموو نەخۆشخانەکان ناکرد ئەمە وەکو ئەم قسانەی من ڕەنگە کەسێک وا تێگەشتنی وا بێکەوە بەرگریەکرە تەندروستی بەڵام من هەنا واقعەکانم وتووە لەگەڵ ئەوەشام خەلەلی ئیداری هەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە بەڕاستی پێویستە وەزارەتی تەندروستی هەنگاوی جدی بنێ بۆ دابینکردنی پزیشکی میلات چونکە ئێمە نەقسی پزیشکی میلاتمان هەیە و هەروەها دابینکردنی با بڵێن ئەو پێداویستیانەی دیکە کە بۆ تەندروستی هەیە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی بۆ ڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە و هەروەها لە ڕاستیدا لە ڕووی کارمەندیشەوە نەخۆشخانەکانی هەڵەبجە شەید پێویستی بە توانایەکی دیکە و وزەیەکی دیکەی کارمەند هەیە کە ئەویش کارمەندە خۆبەشەکانن بەڕاستی من لێرە ئەمێ زۆر سوپاسیان بکەم چونکە دەستبارێکی زۆر زۆری تەندروستی بوون هەموو بووە بە تەئکید بەڵام من ئەوەی کە ئەیبینم وەکو تەندروستی هەموو کوردستان دەستبارێکی زۆر بوون و ئەسش پێ تەڵم زۆربەی نەخۆشخانەکانمان یعنی لۆدێکی زۆریان لەسەر نەخۆشخانەکان کەم کردەوە چکۆ ڕازگۆم لەگەڵە بەبوونی ئەم قەیرانە داراییەوە کە هەیە کارمەندانیش وەکو پێویست توانە و تاقییان نەماوە و ئەمەوێ یەک داواکاریش لە خەڵکی خۆشەویستی شاری هەڵەبجەوە لە هەموو کوردستان بکەم تکایە با هاوکار بین با هاندەر بین بۆ ئەوەی کە کەرتی تەندروستی زیاتر پێشکەوێ کارمەندان و پزیشکان و زەوتوانایەکی زیاتریان هەبێ بۆ خزمەتکردن لە کەرتە حکومیەکە بۆی یعنی ئەمە بەڕێخنەوە گلەی و گازندەکانمان ڕەنگە زۆر جار کارمەندان لەو پەڕیتوانە و دڵسۆزیان بێ بەڵام ئەمە بە گلەیندە و گازندەکانمان وامان کردبێ ئەوان لەو هەوڵەش کە هەیانە پەشیمان ببنەوە یان سار ببنەوە زۆر سپاس. بەڵێ عەزیزانی ئەمە بەردەوامین وردە چۆن بڵێ ڕاو بۆ چوونی هاوڵاتیەکان کۆکەینەوە و ئیتر بەرەو ئەو لایەنانە ئەچین کە ئەکرێ وەڵامی داواکاری و بەڵێنی چارەسەریان ناوێ لەگەڵمان. هەڵەبجە و هەڵەبجەییەکان زۆر جارگلەیەوەکەن و ئەڵێن کە ڕاگەیاندنەکان تەنها لە 16 سێ ئێمەیان بیرەکەوێتەوە شانازی بەوە واکەم کە من تەنها لە 16 سێ نایەمە هەڵەبجە لە 16 سێ لێرە بووین ئێستش لێرەین و ڕەنگە تا کۆتایی ساڵ چەند جارێکی دیکەش بینەوە بە پێی خەم و داواکاریەکان سەردانی شار و ناوچەکانی دیکەشەکەین ئەم جاراتون قسە لەسەر کەرتی تەندروستی بکەین من بۆ ئەم بەشەی بەرنامەکەم بە سوپاسەوە میوانداری دوو میوانی ئەزیزم کردو هەرێک لە بەڕێزان کاکە جەوهەر عەزیز ئەحمەد نوێنەری ڕێکخراوی هەڵوێست کە ڕێکخراوەکەیان تایبەتە بە چاودێریکردنی دام و دەستگاکان و لە ماوەی ڕابردووشدا چالاکانە چاودێری کەرتی تەندروستیان کردو زۆر سوپاسانەکەم واروها کاکە ناسح عەبدولڕەحیم ڕەشید کە ئەمڕۆ وەکو چاودێرێکی کەرتی تەندروستی چایەک بە فەیسبووکەیە بخشێنیت ئەزانی کە بە بەردەوامی قسەی هەبوو لە ماوەکانی ڕابردووشە کە لە بەرنامەی پاسی یادگار و بەرنامەی دیکەش من هاتوومەتە هەڵەبجە هەمیشە قسەم لەگەڵ جەنابیان کردووی تر چ بە زانیاری بوو بێیان بە حزور قسەی هەبوو لەسەرەوە بابەتە من سواسی هەردوو لاتانەکەم بە ڕوخسەتی کاکە ناسح بە کاکە جەوهەرەوە دەست پێیەکەم کاک جەوهەریان من پێم خۆشە وێنەیەکی گشتی کەرتی تەندروستی هەڵەبجەم بیتێ وەکو هەڵەبجەییەکیش بێگومان کە خۆت لێرە ژیت و ئاگاداری بابەتەکانی
ئەگەر قسە لەسەر کەرتی تەندروستی بکەین من ئەمەوێ سەرەتا لە خودی سیستمی تەندروستی قسە بکەم لە هەرێمی کوردستانە ئەگەر بینەوە هەڵەبجە زۆر باش کاتەکەمان زۆر کەمە بۆی تایبەتی کەین بە خەمی هەڵەبجە آخر خەمی هەڵەبجە گرێدراوە بە سیستمی تەندروستیوە ئێمە ئەبێت دەستخینە سەر برینەکان سەرچاوەکە لەکوێ لێڵە دەستخینە سەر ئەوە ئەگە سەیکەین سیستمی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە بە شێوازێکە کەلێن و گرفتی زۆ گەورەی تایە ئەم کەلێن و گرفت و گرفتانەی لە کەرتی تەندروستیە هەیە وای کردووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ گرفتەکانی کەرتی تەندروستی پەرە بسێنێت و زیاتر بێتە هۆی ناڕزایی لە لای خەڵک منەتوانم گرفتانە ئەگەر یەکێک ئەو گرفتانەی باسییان بکەین بۆ نمونە ئەم گرفتە وای کردووە جۆرێک ئەم سیستمی تەندروستی وای کردووە جۆرێک لە ناهاوسەنگی لە میلاکی پزیشکەکانە لە شارەکان ئەگە سەیکەین سەیری شارە گەورەکان بکەین هەڵاوسانێکی میلاکی پزیشکەکان لەوێ ئەبینرێ بەڵام لە شارێکی و هەڵەبجە کە شارێکی بچووکە پزیشکی پسپۆر لێرە دەگمەنە و پزیشک نایە هۆکارەکە چییە هۆکار ئەو سیستمەیە کە پزیشکی ناچار نەکردووە بێت لەم شارە بمێنێتەوە یەکێکی تر لەو خاڵانەی کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم کە سیستمەکە هۆکارە بۆ دروستبوونی ئەم بارودۆخە تێکەڵاویەکی زۆر لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە ئەبینرێت لە هەڵەبجە لە تەواوی کوردستان لە تەواوی کوردستان مامۆستاگیان ئەگەر یارمەتیم بدەیت من بەرنامەکەم ناوی داواکارە من هەر شارە و کە ئەچم ئیش لەسەر شارەکەکەم من زۆر سوپاس دەکەم پێم بڵێ کەم و کوڕیەکانی کەرتی تەندروستی لە هەڵەبجە چین ئەمەی جەنابتان باسیەکەن هەمووی خاڵی گشتیە من پێم وایە گەورەترین گرفت کە لە کەرتی تەندروستیە هەڵەبجە هەبێ گرفتی ئیدارەدانیەتی لە ڕووی ئیدارەوە ئەم کەرتی تەندروستی زۆر ناتەن دروستە ئەمەش وای کردووە ئەو کێشە و گیر و گرفتانەی لە ناو کەرتەکە هەیە نەتوانرێت چارەسەر بکرێت و نەتوانرێت حل بکرێت دێمەوە خزمەت دیارە من لە ناو قسەکانە بە دیاریکراوی نەمزانی کێشە و خەلەلەکان چین بەڵام حتمما دێمەوە خزمەتت کاک ناسێ جەنابتان لە چەندین کابینە بەم کابینەیەشەوە چاودێری کەرتی تەندروستیەکەن لە هەڵەبجە کەرتی تەندروستی لە هەڵەبجە بەو شێوەیە وێرانە کە باسەکرێ یان بەو شێوەیە بێکەم و کوڕیە کە باسەکرێ چی هەیە لەم نێوەندە بگوزەرێ ون بێت دیار نەبێت بەناوی خۆی گەورە سپاس بۆم دەرفەتە بۆ ئەوەی بتوانین لە نزیکەوە کۆمەڵێ کێشە و کۆمەڵێ ناحەقیش کۆمەڵێ هەڵە و کۆمەڵێ باشیش بخێنە ڕوو من ئەگەر ئێستا لێرە دانیشتوم ئەگەر بمەوێ بۆ شخصی خۆم قسە بکەم ئەبێ بە ئاراستەی شەپۆلی ئەو دەنگە ناڕەزایی شەقام قسە بکەم بۆ خۆشیرینکردن لە لای خەڵک وەکو هەندێک خەڵک دەستیان داوەتێ یاخود ئەگەر بمەوێ بۆ ئیدارە قسە بکەم ئەبێ بڵێم هیچ کەم و کورتیەک نییە من بەش بە حاڵی خۆم وەکو جەنابت فەرمووت ئەنی من چوار وەزیری تەندروستیم گۆڕیوە من هەر فەرمانبەر بووم چوار مدیر عاملێرە گۆڕاوە من هەر فەرمانبەر بووم هەر لە ناو کەرتی تەندروستیا بووم بۆیە زۆر ئاگام لە وردەکاری زۆر کێشەی تەندروستی هەیە و پێم وایە نە ئەوەیە کە وەزارەت و حکوومەت ئەڵێ بێ کێشەین و نە ئەوەشە کە خەڵگەڵی هیچ ناکرێت من ئەم شایەتیە بە حەقە دەم خەڵک خزمەتەکرێ خەڵک ئیشی بۆ ئەکرێ بەڵام مەرج نییە بۆ هەمووی بکرێت ئەم خزمەت گوزاریە تەندروستیانەی کە لە هەڵەبجە پێشکەشی خەڵکی ئەم سنوورەکرێن چین بۆچی هەمیشەوە مامۆستا جەوهەری جەختی کردەوە لەسەری ئەوترێت بۆ هەموو شتێ بێ هەڵەبجەیەکان پەنابەر نەبەر سلێمان باش یەکێ لە هەرە سەرکیەکان وەکو کاک جەوهەر وتی کۆمەڵی کێشەی سەرەکی هەیە تایبەتە بە هەموو کوردستان و من جارێک بە وەزیری تەندروستی بۆ نووسی وتم قەڵەمەکەت دانێ ئۆفیسەکەت داخە یەک کار هەیە بیکە ئەگەر بتەوێت کەرتی تەندروستی لەم وڵاتە ڕزگارکەی لە 1970 تەواوی کێشەکانی هەڵکەی ئەویش ئەوەیە کەرتی تایبەت و کەرتی گشتی لێک جا بکەرەوە بەبێ جاکردنەوەی ئەم کەرتە لە یەکتری هەرچیەک بکەیت چەندێ جوهد بکەیت چەندێ هەوڵ بدەیت چەندێ حکوومەت پارە بۆزەکە ئەنی سەرۆکی حکوومەت ئەگەر هەموو بودجەی هەرێمی کوردستان بدا بە وەزارەتی تەندروستی ناتوانێت لە ئاستی پێداویستیەکانی خەڵکا بێ بۆچی لەبەرەوەی کۆمەڵی خەڵکێ لەناو کەرتی تەندروستیە دەستێکی گەورەی مافیایی هەیە کەرتی حکومی خسوەتە خزمەتی کەرتی گشتی کەرتی تایبەت ئەمە هەڵەبجەش بەدەستیەوە زۆر لە هەموو شارەکان زیاتر بەدەستیەوە ناڵێنێ یعنی یەکێ لە شتەکان بۆچی زیاتر لەبەرەوەی ئێمە پزیشکی میلاک من زۆر سپاسی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانەکەم لە دوای بڕیاریە لە دامەزادی میلاکی پزیشکانی مقیم تازە دامەزراو
بەنەس ئەنووسێت میلاکی پارێزگاکان بەپی پێویستی میلاکیان پێ بدرێن بەڵام وەزیری تەندروستی ئەم بڕیارە جێبەجێ ناکات یەکێ لە کێشە گەورەکانی خەڵکی هەڵەبجە نەبوونی پزیشکە نەبوونی میلاکی پێویستی پزیشکە و ئەو میلاکەشی کە هەیەی کۆمەڵێ پزیشکی زۆرن لە سلێمانی و ئیسترا دەکرێن بۆ هەڵەبجە بەشێکی زۆریان بەس کات بەسەرابن باوەڕتان هەبێت پزیشکمان هەیە پسپۆرە تۆ چەندێ سوود بە کەرتی تەندروستی ئەگەینێ ئەو نەسوودی پێگەێنێ بۆچی لەبەرەوەی خەڵکیم شارە نییە دێتەوە کاتێکی خۆی 24 ساعتێکە لێرا بەسەر ئەبات و ئەڕاتەوە ئیتر ئاگای لە کەرتی تەندروستی نییە ئەوە 50 پزیشکمان هەیە کامیان هاتن بەرپرسیارەتێکی کەرتی تەندروستی لە هەڵەبجە بگرن ئەستۆ بڵێن ئێمە شانە دێنە ژێریان بەرپرسیارەتێ بۆچی لەبەرەوەی میلاکی ئێرانیت و نایەنەوێ بەرپرسیارەتی بکەنە سەر شانن هەمویان عیادەکانی بازار تموحی پارە و عیادەی بازار و نەخۆشخانە ئاهلیەکان ڕێیان پێنادا بێن بەرپرسیارەتێک لە کەرتی تەندروستی لەگەڵ دکتۆر ئازادە شان بتەنە ژێرباری و ڕاستیکەنەوە ئەسڵ هەنایەنێ ببن بە میلاکی هەڵەبجە بۆچی لەبەرەوەی لێرە ئیمتیازاتێکی وای نییە بۆیان لە سلێمانی و لە شارەکانی کە ئیمتیازاتیان هەیە نەخۆشخانەی ئەهلی هەیە بەعام ئەگەر ڕاپرسیەک بکەی لە ناو هەڵەبجەیەکان بەگشتین ڕاست و چەپێک نایەنن بەسەر کەرتی تەندروستیە بەڵام ڕازی نین لێ بەڵێ منیش ڕازی نین بەس بە حاڵی خۆم لە ئاستی کەرتی تەندروستی بە شێوەیەکی عام لە هەموو کوردستان و لە هەڵەبجەشان لە ئاستی تموح و داواکاری و وەڵامدانەوەی پێداویستیەکانی خەڵکدا نییە بەڵام ئەمە کێ ئەمە نەوە ئەکاکە نییە بۆ نمە دکتۆرێکە ئەمڕۆ خەفەرە بەیانی ئەڕاتەوە داوامی تەواوی ئامادە نییە نەخۆشەکە لە هەڵەبجا بێڵێت و چارەسەری وەکە بۆ ئەوەی خۆی بخۆشی نەمێنێتەوە بڕاتەوە بە سلێمانی کاک جەوهەریانی ئەوەی کە خەڵک ڕووە کاتە شارەکانی دیکەی تر چ سلێمانی بێت شوێنی دیکە بێت ئەمە لەبەرەوەی کار لەسەرەوە کرێت کە ئەوان لێرە خزمەتگوزاری تەندروستی وەرنەگرن یان لەبەر ئەوەیە کەم و کوڕی هەیە لە کەرتەکە بۆیە خەڵک ئەگەر قەرزیشی کردبێت ناچارە هەڵەبجە جێبێڵێت بەڵێ گەورەترین هۆکار کەوای لێ هاتووە مەسەلەن خەڵک ڕووکاتە شارەکانی تر بە تایبەتی سلێمانی نەمانی متمانەیە لە نێوان خەڵک و کەرتی تەندروستی لە هەڵەبجا ئەم نەمانی متمانە وای لێ کردووە کە هاوڵاتیەک ئامادە نییە نەخۆشێکی خۆی بباتە لێواری مەرگ لە هەڵەبجا بیهێڵێتەوە بۆیە ئەگەر تێچۆکەی هەرچەند زیاتر بێ ئاراسی سلێمانی ئەکات و ئایباتە شوێنەکانی تر بۆ چارەسەرکردن باشە ئێوە ئەگەر بەرنامەکە ناوی داواکارە و عادەتەن داواکاری وەرەگرین ئەگەر داواکاریەک بکەن یا چەند داواکاریەک بکەن سەبارەت بە کەرتی تەندروستی هەڵەبجە چی ئەبێ کە پێتان وایە بە پێی بە دۆداچوونەکانیە و ئەگەر ئەمانە بکرێ خەمێک لە خەمەکانی تایبەت بە کەرتی تەندروستی لە هەڵەبجە کەم ئەبێتەوە کاڵ ئەبێتەوە تا وای لێ دێ بەرەو نەمان بچێت ئێمە وەکو داواکاریکی خاصمان نییە بەڵکو داواکارین لە حکومەتی هەرێم بەجددی ئاور لە پارێزگای هەڵەبجە بداتەوە حکومەتی هەرێم وەزارەتی تەندروستی بێنە سەرخەت و بەجددی ئاور لەو کێشە و گیر و گرفتانەی پارێزگای هەڵەبجە بدەنەوە بە تایبەت کەرتی تەندروستی و مەبەستیان بێ کە حەلی کێشەکان بکەن نەک هەستەکەن کێشەکان هێندەش قورس نەبن کە چارەسەر بکرێن کێشەکان بەدەمیەوە بێن زۆر قورس نین بەڵام پێشووتریش لیژنەی بۆ پێکێنراوە ئەم لیژنانە نەیانتوانیوە چارەسەری گرفتەکان بکەن نەیانتوانیوە حەلی گرفتەکان بکەن بۆیە داواکارین ئەو گرفتانەی لە ئێستا لە کەرتی تەندروستیایە و خەڵکی ئەم شارە پێی و ئەناڵێن بەجددی کاری سەر بکرێ مەبەستیان بێ حەلی بکەن نەک تەنها قیپەرس سەری خەڵک بێشێنن بەو هەموو نازام هەراوهوریایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە هەرچی بابەت هەیە ینی خەمە ڕاستەقینەکە خەریکە لە بیرەچێتەوە کاک ناسە هەندێک جارەیە خەڵکی بەناوی ڕێخنەوە قسە لەسەر کەرتی تەندروستی هەڵەبجەیەکرا مەهامێکی سیاسی و کوتلەیی حیزبێ من بەسەراحەتەن باوەکو چاودێریی کەرتی مدەم ینی لەناو ئیدارەی دانی لە سلێمانیە شتێک هەیە پێڵێن ململایی نێوان باڵەکانی ناو لەم ستورە هەر باڵێ یا هەر بەرپرسێ لە باڵێ کە مدیر عامەکە سەر بە ئەو نەبێ ڕێکخراوێکی هەیە پیج کۆمەڵە پیجدانێ چەند کەسێک لە کەرتی تەندروستیە ئاواگری ئەڵێ وەرن قسە لەسەر ناسی عەبدوڕەحیم کەم کە بەڕێوەبەری گشتیە لەبەر ئەوەی لەسەر بە کورتەکەی خۆمان نییە کارێکی پێ بکەن با ناچار بێ لەژێر فشاری خەڵکە لا ببرێ و مەسوولێک لە بەرپرسە لە کورتەکەی خۆمان لە شوێنی دابنێ ئەتوانم بڵێم بەشێک لەو هەڵمەتی کە ئێستا هەیە لە شەقامی هەڵەبجە و لەهینە بۆ ئاراستەی یعنی شەڕی ململانی نێوان باڵەکان و بەرپرسەکانە بۆ دەستکەوتنی پۆستێکی ئیداری لەم سنووری سلێمانیە نەخەمی نەخۆشی خەڵکی هەڵەبجە ئەمە جیایکەنەوە خەڵکی هەڵەبجە با جیای بکاتەوە لەو ڕەخنە جدیانەی کە ئێمە ئیگری لە کەرتی تەندروستی من داواکارم بنچاکردنەوەی کەرتی تایبەت و کەرتی گشتی بناغەی دەستپێکردنە بە چاکسازی لە کەرتی تەندروستیە بەبێ ئەوە هەر شتێکەی
کاک ناسح عەبدوڵڕەحیم و کاکە جەوهەر عەزیز زۆر زۆر سپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی. ئێمە لە ڕۆژانی ڕابردوو لە هەڵەبجە بووین. دوای ئەوەی ئێمە داواکاری هەڵەبجە و هەڵەبجەیەکانمان وەرگرت سەبارەت بە خەم و سکاڵا و نیگەرانی و داواکاریەکانیان سەبارەت بە کەرتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە داوامان کرد و چەند جارێک پەیوەندیمان کرد بە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجەوە بۆ ئەوەی وەڵامی داواکاریەکان بداتەوە و پاساوەکانی خۆیان بخاتە ڕوو سەبارەت بەوەی بۆچی تا ئێستا ئەو کێشانە چارەسەر نەبووە و کەرتی تەندروستی لە هەڵەبجە ڕۆژ دوای ڕۆژ خراپترە بێ دۆخەکەی. لەبەر ئەوەی وەڵاممان وەرنەگرتەوە هاتووینەتە هەولێر بە دیاریکراوی لە ناو بینای وەزارەتی تەندروستین بۆ ئەوەی بە نوێنەرایەتی هەڵەبجەیەکان تەواوی داواکاری هەڵەبجەیەکانمان هێناوە و لە ناو هەولێر لە وەزارەتی تەندروستی ئێستا دەیبینە خزمەتی جەنابی وەزیر لەگەڵمان بن. بە سوپاسەوە جەنابی وەزیر دەرفەتی پێداوین کە داواکاری هەڵەبجەیەکانی ئاراستە بکەین و بەپێی دەسەڵاتی خۆی وەڵامیان بداتەوە یان چارەسەری کێشەکانیان پێڕابگەێنێ یان لانی کەم بەڵێنی چارەسەریان پێ بدات. جەنابی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆم دەرفەتە دکتۆریان ماندوو نەبن. لەو پرسیارەوە دەست پێ بکەم پرسیارێکی گشتیە دۆخی کەرتی تەندروستی لە هەڵەبجە زۆر خراپە. من حەقم نییە کێچی و تۆ کێ وەڵامی چۆن داوەتەوە من باسی هاوڵاتیەکانی ناو شارەکەت بۆکەم نەخۆشەکان بوون بە سوتەمەنی هاوڵاتی هەڵەبجە لە ڕووی کەرتی تەندروستیەوەی تر فریاکەوتنە مناڵانە لە هەر ڕوویەکەوە سەیرەکەی لە دۆخێکی خراپدایە. ئێوە وەکو وەزارەتی تەندروستی لەکوێی ئەم کێشانی هەڵەبجەن و بۆ هێشتوتانە کێشەکان بگا بەمڕۆ. زۆر سپاس بەخێر بێن دیارە لە هەڵەبجەوە هاتوون ماندوو نەبن و دەم و دەست گەیشتن ڕەنگە منیش خەبەرم نەبوو کە ئەم بەرنامەیە هەیە ئەگەر ڕەنگە کۆمەڵێک ئامادەکاری و داتا و هەندێک سەرەتایی ئەو بابەتانەشمان ئامادەکردووە بەڵام بە هەر حاڵ ئێمە نیگەران دەبین بە هەر کێشێک لە هەر شوێنێکە بێ بە تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە. پارێزگای هەڵەبجە شایستەی باشترین خزمەتە شایستەی ئەوەیە کە بە باشترین شێوە هاوڵاتیانی ئەو دەڤەرە خزمەتگوزاری تەندروستی پێ بگات. ئێمە لە سەردانەکانی پێشومان بۆ ئەم شارە کۆمەڵێک کێشەی ژێرخانی تەندروستی هەبووە بۆ نمونە لە نەخۆشخانەی بەرکەوتوانی کیمیاوی کە کۆمەڵێک کێشەی یاسایی و کێشەی هونەری و ئەندازایی هەبوو ئەو کێشانە تا ڕادێکی زۆر باش چارەسەر کرا و ئەم نەخۆشخانەیە کەوتە سەر ڕێگای خۆی کە خزمەتەکە بکات و بە ڕۆژانە. بەڵام ئەوەی تر ڕەنگە هەندێکیان تایبەتە بە هەڵەبجە کێشەیە لەوێ هەندێکی تایبەتە بە هەموو شوێنێک وەکوویەکە دەتوان بە شێوەیەک گشتی سەرتا دەست پێ بکەم. پێش هەڵەبجە ئێمە لە بەداخەوە لە سیستەمی تەندروستی ئێمە یەکێک لە کێشە سەرچەکانی ئێمە دابینکردنی خزمەتگوزاریە بۆ قەزا و ناحیەکان بە دڵنیایی قەزا و ناحیەکان و شوێنە دوورەکان ئەوەی لە دەرەوەی سنتەری شارەکانی هەولێر سلێمانی دهۆک بۆ پارێزگای هەڵەبجەش وەکو پارێزگایەکی چوارەم لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی تا ئێستاش کۆلیژی پزیشکی نەبوو دەرچوانی ئەم شوێنە کە پزیشکن بە شێوەیەکی سەرەکی ئەو کەسانن کە پسپۆری بەدەست دێنن لە شارەکانی ترەوە تایبەتی لە پارێزگای سلێمانیەوە کە بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی بۆیان دابین دەکات. ئەمە یەکەم کێشەیە. دووەم ئامانجی کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان دابینکردن و فەرهەمکردنی خزمەتگوزاریەکی یەکسانە بۆ هاوڵاتیان و ئەمە دروشمێکی تەندروستیە لە زۆربەی دنیا کە مافی هاوڵاتیە لە هەر شوێنێک بێت خزمەتگوزاری تەندروستی بۆ دابین بکرێت. ڕەنگە لە دەم و دەست نەکرێ وەکو هەموو خزمەتگوزاری 100% بەڵام بە تایبەتی خزمەتگوزاریەکانی سەرەتایی خزمەتگوزاریە سەرچەکان ئەساسەکان دەبێت دابین بکرێت. ئەوەی لە هەڵەبجە ئێستا وەکو ژێرخان نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشخانەی گشتیە بەرکەوتوان نەخۆشخانە هەیە نەخۆشخانەی یافرەتان و لەدایکبوون منداڵانی و بەشی فریاکەوتنیشەیە. ئێمە لە هەوڵی بەردەوام بووینە بۆ فراوانکردنی بەڵام بە خۆت بزانانی ئێمە زیاتر لە ساڵ و نیوە
وەختە بڵێم نزیک دەبینەوە بۆ بن 2 ساڵیش کە توانیمان ڕوبەڕووی ئەو پەتایە جیهانیە بینەوە بە تایبەتیش پارێزگای هەڵەبجە وەکو مافێکی خۆیان لە دابینکردنی پێداویستیەکانی داخلبوونی نەخۆش دەستنیشانکردن مەزرانی تاقیگە و نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا ئەمانە کاری پێشینە بووە لە ماوەیەدا بەڵام ئێستا ئێمە گەڕینەوە سەر دۆخێکی ئاسایی ژیان بە و مەرزانەی کە هەم خۆپارێزی و ڕوبەڕبوونەوەی ئەم پەتایشە بێت لە هەمان کاتدا بەرنامەکانیشمە بێنە پێش ئەوەی باسی دەکەی کێشەکان نازان بزەبێت بێ سەر خاڵ بە خاڵی بەڵام خاڵ بە خاڵی بێگومان یەکێک لە گلەیەکانیانەوەیە ئەڵێن وەزارەتی تەندروستی وەکو محافظە وەکو پارێزگا مامەڵە لەگەڵ هەڵەبجە ناکە ینی بۆ نمونە لێرە بەڵگەی ئەم کتابەیان بۆ نردوم کە لە هەشتی یانزەی 2020 دەرچووە تایبەت بە دامەزراندنی 348 بەڕێز کە ناوێنە لیستەکەدا و پێش کراوە کۆلێژی پزیشکی هەولێر پزیشکی سلێمانی دۆکوێ ئەزانم هەڵەبجە کۆلێژی پزیشکی نیە بەڵام هەڵەبجەیەکان لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی سەلاحەدین لە سلێمانی بە بەردەوامی تەخەڕوجەکەن دەرەچن واگەڕێنەوە شارەکەی خۆیان ئەڵێن لێرە تاقە یەک کەسیان بۆ ئێمە دانەناوە مامەڵەیان لەگەڵا نەکردوین وەکو پارێزگا و پرسیارە جواب دەدەمەوە پێشم پرسیارە کۆمەڵێک کێشەمان بیستووە ئەوەی بینیمانە ئەوەی دەبیستین ئەوەی بە هەندێک راپۆرتی بەدووادا چوون پێمان گەیشتووە ڕەنگە کێشەی لە ڕووی ئیداری و کارجێری و گلەیی و ڕەخنەوە و تەنانەت لە ناو خودی تەندروستی ئەو دەبەرەش گلەیی لە نێوان ستاف و پزیشکان و فەرمانبەرانی ئێوە لیژنەتان پێکێناوە ئێمە ئەو زەمن دەویست پێز وەڵامی پرسیارکردنەوە لێژنەیەکی چەند لێژنەیەکی لێکۆڵنەوە هەیە من ناچمە سەرەوەی لێکۆڵنەوەکان بە تۆمەتی چەندین تۆمەتەیە من دەمەوێت لێژنەی بە دوواداچوون وەکو وەزارەت و بەڕێز جەنابی بریکاری وەزارەت خۆی سەرپەرشتی لێژنەکە بەڕێوەبەرێکی گشتی پلان و تیمێکی ئێمە لە یاسایی سەردانی ئەم دەفەرەیان کردو لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەتی گشتی تەندروستی هەڵەبجە و نەخۆشخانەکان و سەردانی تریش دەبێت بە دڵنیایی بۆی بەوردی خاڵەکان دەستنیشان بکەین چونکە ئێمە تەنها لەسەر بنەمای قسە و کردن و یان گلەیەک و جملە خەتێکی نووسین ناڕۆین ئێمە دەبێت بە واقعی لە مەیدانی ئەم کێشەیە کە بوونی هەبێت ئەم لێکۆڵینەوانە دەرەکەوێت دکتۆر لەو ساتەی ئێوە وەکو وەزارەتی لێکۆڵینەوە و بە دوواداچوونەکەن لە هەڵەبجە لە دوای 12 شەوەڵێ پزیشکێکمان دەست ناکەوێت هەر ئەمڕۆکە ئەم بەرنامەیە تۆمارەکەین کەسێک زیاتر لە 30 دقە وەستاوە تەنها کانیولای بۆ دانراوە دیار نییە و نایەت ینی ئەمە دۆداچوون بۆ چارەسەر دەکەین ئەمە چارەسەر ئەگە گرفتەکە بە حەقیقی گرفتێکی واقعی هەبێت دەوێت بۆ چارەسەرکردن دەچین ئەم لێژنەیە بەڵێک راپۆرتی خۆیان ئامادەیە و ڕەنگە بە دۆداچوون و ئیجراعاتی تریش هەبێت ئەوەی پرسیارەکەی بەڕێزت ئەمە وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵە وەکو هەموو حکوومەتی عێراق فیدراڵ نەک تەنها وەزارەتی تەندروستی بەغدا کە تعامل لەگەڵ هەڵەبجە وەکو پارێزگایەک ناکا بەداخەوە ئەمە یەکێک لە کێشە سەرنجەکانی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندەکانی ئێمەش لە سەردانەکانی ئەوان لە بەغدا کە دێن کە دەبێت هەڵەبجە ناسانی هەڵەبجە وەکو پارێزگا لە عێراقدا بناسرێت ئەمە ئێستا بەرنامەکە هەیە بەرنمەیەک هەیە و کە وەزارەتی خوێندنی باڵا لە پارێزگای هەڵەبجەش کۆلێژی پزیشکی بکاتەوە بەڵام تا ئەم کۆلیژە قوتابیانی دەردەچوێنێت و چەند ساڵێکی دەوێت ئەو کاتە دامەزراندنی بۆ دەکرێت بەڵام ئەگەر پرسیارەکە بەڕێستەوەیە بۆچی دامەزرانی پزیشک بۆ هەڵەبجەکە بە دیقەت جوابی وڵام پرسیارەکە دەم بۆی هاوڵاتی لە بێستایی ڕوبێت چێن دەردەرچووی کۆلێژی پزیشکی هەبووە لەو کۆلێژە پزیشکانێک کەس وەزارەتی خوێندنی باڵا بڕوانامەی پێدانە ئێمە دامەزرانمان بۆ کردێت بەڵام هەڵەبجە دەرچووی کۆلێژی پزیشکینەوە بەڵام بەوەش نەوەستاین بۆ باز دەکەم ئەگەر دەرفەتم ئەوە قسەکەی منە دکتۆر دەرفەتم دێ کە دەرچووی نییەمانەوە نییە پزیشکی نەبێت نەک پزیشکی نیشتەجێی خولا ئەوی کە تازە دەرچووە بەڵکو پزیشکی پسپۆڕیش و پزیشکی نیشتەجێی دێرینیش بە بەردەوام لەلایەن بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دابینکراوە بۆ هەڵەبجە و هەموو ئەو پزیشکانی ناڵێم هەمووی بەڵام زۆربەی زۆری پزیشکەکانی پسپۆر لە هەموو بوارە جیاوازەکانی پزیشکیدا لە هەڵەبجە کە کار دەکەن و ئێشگری دەگرن و عملیات دەکەن و نۆڕنگەکان بەڕێ دەکەن نۆڕنگەی حکومیەکان با بڵێن هەموو یان لە تەواڕیەکانن ئەوانە ئەو پزیشکانن کە لە شاری سلێمانیەوە بە تەوزیعێکی مرکزی دابین دەکرێت و ئێمە وەک وەزارەتی تەندروستی زۆر بەوردی چاودێریان دەکەین بۆ ئەوی ئەو پزیشکە بەڕێزانە خزمەت لە قەزاوی حکام بکەن بە جۆرەی پلەبەندیەکانیان ئەگەر ئێمە وەک وەزارەتی تەندروستی چاودێری نەکەین ڕەنگە زۆر سەخت بێ بۆ بەڕێوەتی گشتی بتوانێت
پزیشک بنێرێتە هەڵەبجە بنێرێتە گەرمیان ڕاپەڕین دەڤەری سۆران لە دهۆک بە هەمان شێوە بۆ زاخۆ بۆ ئامێدی بۆ ئاکرێەوە هەموو ئەو سنووری قەزانیحەکانی دەرەوە شارەکان بە ڕێوەلایەتە گشتەکانی تەندروستی هەولێر دهۆک سلێمانی پاڵپشتیان دەکەن و ئەم خزمەتگوزاریە بەردەوام بۆ ئێمە یەکێک لە کارەکانی ئێمە لە وەزارەتی تەندروستی ئەومان کردووە بە سیستەمێکی زۆر گونجاو لەسەر ئەساسی تەقدیر حاجە واتە بۆ نمونە ئەگەر پزیشکێک هەبێت پێویستی بە پزیشکی دووەم و سێم هەبێت لە بواری نەشتەرگەری گشتی بۆ نمونەیان لە بواری ئافرەتان ئێمە تا ئەو شوێنە پڕ نەکەینەوە ناچین بۆ قەزای شترکە ڕەنگە سێ پزیشکی هەبێت ئەمە بە بۆردێک و لیژنەیەکی باڵا لێرە لە وەزارەتی تەندروستیەوە هەموو ئەو دەرچوانەی کە پسپۆری بەدەستێنن دێنن سەبارەت بە دامەزراوەکان هەموو ئەوانەی دامەزراونە بە بەردەوام بەشی پارێزگای هەڵەبجە بە تەواوەتی دانراوە و بەردەوامیش نەگەر بۆچی نەقسییان هەیە کات دکتۆر ینی بۆ نمونە ئەوە نەخۆشخانەی فریاکەوتن نەقز لەسەر وشکار و بەنج هەموو جار دەڵێم لە هەموو بوارەکانیش من دەڵێم بە ڕاشکایی نەبیڵێن بێگومان بۆ نمونە ئەگەر ئێمە دە پزیشک یان هەشت پزیشک دابدرێ بۆ هەموو مانگەکان بەڵام ئەگەرم بیکەمە پازەش دەوامەکانیان تەناو بکەن لە ناو دابشکردن معنای من هیچ سوودم لە زیادکردنەکەش نەبینی باش یعنی بۆیە لەوێ بەو شێوەیە نەت بەو شێوەیە لە هەموو شوێنێک ئێمە ئەوە نییە پزیشک بەو ژمارە زۆرە هەبێت ئەتو بتوانانی بە زۆرترین ژمارە بۆ ئەم شوێنێک چکە بەڕێزت دەزانی لە هەموو ئەو شوێنانەی نەخۆشخانە هەیە لە قەزایەکان و لە ناحیەکان و نەشتەرگەی تێدا ئەنجام دەدرێت و فریاکەوتنی هەیە پزیشکی نیشتەجێ خولاوی دەوێت چونکە پزیشکی پسپۆر دێت نەشتەرگەریەکە دەکات چارەسەرەکان دەنووسێت ئەوەی متابعی دەکەوت لەگەڵ نەخۆش بە ئێشگری دەمێتەوە شەو ڕۆژ ئەمە پزیشکی نیشتەجێ خولاوە یارمەتی پزیشکی پسپۆرەکەدا پێویست ناکات پزیشکە پسپۆرەکە بەردەوام لەوێ بێت یعنی پسپۆر لە هیچ دنیا نییە پسپۆر 4 ساعت لە تێنج نەخۆش بێ بەڵام پسپۆر چاودێری چارەسەریەکە دەکات عملیاتی دەکات داخلی دەکات تەخریجی دەکات هیچ قەوشێک هیچ نەشتەرگەریەکیان ببوورە هۆڵێکی پێشوازی فریاکەوتن نییە لە هیچ نەخۆشخانەیەک لەرین کوردستان ئەگەر پزیشکی تێدا نەبێت یعنی بچێ ژوورەوە لەوێ نییە کاک دکتۆر لەوێ نیە من دەیان بەڵگەت بووە خەمە ڕوو بە ڤیدیۆ دەبووە پۆلیسی یعنی ڕەنگەکە چووە بەدەمی ئەمە ئەگەر غیاب بووە ئەگەر حالەتێک بووە ئەمڕۆکەڵێن لە دوای 12 شەوە ئەڵێن لە دوای 12 شەو حاڵەتێک بەداداچوونیانە بێ بۆ ڕۆژی دواتر چاوەڕ ئەمە قسەی خەڵکە یان بۆ ڕۆژی دواتر چاوەڕێکی یا بێ بچێ بۆ سلێمانی قسەی خەڵک بۆ ئێمە زۆر گرنگە چونکە ئێمە بە چەندین قەنات هەوڵک لە هاوڵاتی وەردەگرین ئەم لە ڕێی سندوقەکانی سکاڵا هەم لە ڕێی ژمارە هێڵە گەرمەکان خۆم بە کەسی خۆم هەر هەوڵاتێک گلەی گەیاندە من دەست بەجێ لە کۆلنەوەی تێدا دەکەم چونکە ڕەنگە هەموو شەوێکە بێ ئەگەر یەک شەو یەک سەعات پزیشکێک تاخیر بێت کێشەیەک دروست دەکات ئەمە دڵنیا بە لەوە ئەوە نییە بڵێ هەموو شەوێک هیچ پزیشکێک لە نەخشانە نەبێت بۆیە من بە دوواداچوون و تحقیق تێدا دەکەم بەڵام بە شێوەیەکی گشتیتان پێ نەخۆشخانە وەکو نەخۆشخانە من باسی نەخۆشخانە دەکەم دڵنیا دەکەمەوە بێ پزیشک نابێ ڕەنگە دواکەوتن خوا نەخواستە ئەگەر یعنی کێشەیەکە بوو بێت یان ئیحمالیەکە بوو بێت ئەمە دوان نەبووە بەدڵنیایی ئەمە بەڕبراتی گشتی تەندروستی هەڵەبجەش بەڕاستی دەبێت ئەمە چاودێری ئەمە زۆر دکتۆر بەڵێنی دەبێت چاودێری ئێمە بە دوواداچوون ئێمە بەڵێن من خۆم سەردانیش دەکەم من بەڵێن دەدەم کە سەردانیش بکەم بەڵام بزار لەسەر ئەو کێشەی باسی دەکەی بەدڵنیایی ڕناوە لەسەری چونکە ناکرێت ئەگەر کەسێک دواب بکەوێت یانی شکەم تەرخەمیەکە بێت ئێمە هەموو وەزارەت و هەم پارێزگای هەڵەبجە بازی بدات و ئێمەش بڵێن سیستەمەکەوایە نەخێر سیستەمەکەوانیە پزیشکی ئەگەر چەند جارێ دووبارە نەبووێتەوە ناهاتەوە بریا لە هەڵەبجەوە هاتی بریا چوبای خشتەی ئێشگریەکانیشت تەماشا کردووە باشە بابەتێکی دیکە کاک دکتۆر ئەو بودجەیە کە بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان کراوە باسی کەرتی تەندروستی یەکەم ینی ئەوترێت ڕەنگە نەگاتە نەخۆشخانەیەکی گەورەی سلێمانی یا هەولێر بودجەکە نانە بۆ شێوەیە نییە هەردەم هەموو بودجەکانی هەبووە بودجەی ئاسایی و بودجەی فریاگوزاریشە بۆ کۆڕۆنا نازام دەبیان دەک بە ویژدانەوە قسە بکەین بۆیە من هەیەناومەتە لەجەنابەت بۆی وەڵام بە حەزمی خۆی زۆر زیاترەوە بۆ هەڵەبجە ئێمە ڕەچاومان کردو هەڵەبجە شایستەی زۆر باشتر و زیاتریشە ئێمە هەڵەبجە ئیدارەدانی بودجەکە باش نەبووە دکتۆر بودجەکان ئێمە بودجەی تایبەت شمان تەنها بۆ هەڵەبجە وەرگرتووە و بودجەی فریاگوزاریش لە هەموو بەشە ئیدارەدانی ئەو بودجەی تەرخان کراوە بۆ هەڵەبجە نازانم لەسەر کام کەیس قسە دەکەی بەڵام بودجە بۆ بەڕێوەبرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە هەردەم بۆیان دابین کراوە و بودجەی تایبەت شیان بۆ دانکراوە بودجەی ئاسایی خۆشیان هەیە و هەموو تەسیلاتێکمان کردەوە تەنانەت زۆرجا من لەگەڵ مدیری خەزانەی هەڵەبجەش قسەم کردو ئەگەر ئیشکالێکی ئیداریشە بێت ئاسانکاریمان بۆ بکە بۆی بتوانین
بابەت ئەو کشتومەکەی کە پێویستە ڕۆژانە دابین کرێت بە خێرایی دابین کرێت. زۆر باشە کاک دکتۆر دیارە من پرسیاری دیکەم زۆرە بەڵام من لێرە کۆتایی پێهێنم مادام وتت خۆم سەردانەکەم و بە مەیدانی لەگەڵ جەنابی بریکاری جەنابتان بریکاری وەزیری تەندروستی و خۆتان متابعەیەکەن ئەمە زۆر زۆر گرنگە. من بابەتەکانی دیکە ینی هەر زۆر بە کورتی ئەوەی بە من ئەو نەخۆشخانەی بەرکەوتوان ئەڵێن کێشەی زۆرە خۆتان ئاگادارن و تا ئێستا وەکو پێویست سوودی لێ نەبینراوە. بۆ نمونە بەشی قەستەرە هەر دیسان لە هەڵەبجە نییە و بۆ شوێنەکانی دیکە کراوە تەنانەت بۆ نمونە لە ناوچەی دیکە کراوە. مەمۆگرافی بۆ نمونە باس لەوە پێکە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەمە پرۆژەی مەمۆگرافی لە ڕێگایە بۆ هەڵەبجە بڵێ ئەمە پرۆژە پێشنیارە لە پلانمانە کە من هیچ پرسیارێکی دیکە ناکەم تەنها ئەمەوێ ئەوە دووپات دەکەم لێرەش پرسیارنەکە حەزم لێ هەموو داواکاریەکانی هەموویت بۆ وڵاتیانی خۆشەویستی هەڵەبجە بدەێنم بەرنامەکاری هێندە هاوکارە جەنابیشتان دیارە سەرقاڵی دیکەتانە بوو ئێمە بەبێ پلان هاتین و سپاسی هاوکاری دەکەین هەموویە نێرمە خزمەتی جەنابتان بەڵام گرنگترین شت بەنسبەت هەڵەبجەیەکان و ئەوەیە جەنابتان و تیمی وەزارەتی تەندروستی دڵنیای هەڵەبجەیەکانەکەنەوە کە بە مەیدانی بەدواداچوون بۆ کێشەکانەکەن و چارەسەریەکەن بڵێ بەدڵنیەوە ئەرکی خۆمانەیانی هیچ منەتی تێدان هەر بژین ئەمە وەکو ئەوترێت ماندووبوونی ئەو ڕێگەیە و چەند ڕۆژی کارکردنەی بەنسبەت تیمەکە و ستافەکە و منیشەوە ڕەواندەوە ئێمەش هاوکار و چاودێرە بین لەوەی کە لا لە هەڵەبجە بکەنەوە و زۆر سپاسی جەنابی وەزیری تەندروستی لە بەرژەوەندی هاوڵاتی دەگەڕێتەوە ئینشاءالله ماندوو نەبن هەربژین. بەڵێ بینەرانی عەزیز لە بەرنامەی داواکار هەمیشە بەڵێنی ئەوەمان داوە کە شار بە شاری کوردستان ئەگەڕین ئەوەی وەکو پێویست ناگاتە بەرچاو و بەرگوێی حکوومەت و دام و دەستگاکانی ئێمە لە جیاتی خەڵک بیگەێنین و وەڵامتان بەوەربگرینەوە و چاوتان لەسەرمان بێت. ئێمە هەفتەی داهاتوو ئینشاڵڵە لە شارێکی دیکەی کوردستانەوە بە دوواداچوون بۆ خەمێکی دیکەی گشتیەکەی هەربژین.